لا ماوەی ئەم سعاتەیە لەگەڵ کاک قوبات دیدگای ئەو وەرەگرین هی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەسەر هەندێک مەلەفی گرنگ بە تایبەتی بینی یەکێتی و پارتی کە چاوەڕێکرێ بەرەو پێکێنانی حکوومەتێکی بەهێز بچن و بینی یەکێتی لەگەڵ بەغا مەسائلی ناوچەکە و هەندێشتی لەو بابەتان. کاک قوبات سەرکردە و سیاسەتوانێکی گەنج و قۆز و هەڵکەوتووی کوردستانە، یەکێتی نیشتیمانیشە. ڕۆی گەنج نەمام پیریان کردم. جا ڕاضیەکی ئەوە یعنی کەشخەیە و میان ڕەوە و بەوە ناسراوە کە هەمیشە متەفاعیلە. مەسەرەن زروفی شەڕ بێ، ناخۆشی بێ، گرژی سیاسیە، ئەوە میشە ڕووی خۆشە، قسەی خۆشە و ئەم خەسڵەتەی یعنی پێڵهێن مامی بچووک، بەڵام ئەم خەسڵەتە بەشێکی زۆری لە جەنابی سەرۆک مام جەلال بۆی ماوەتەوە. کاک قوبات و داکۆکی کارێکی زۆر باشی مافی ژنانە لە کوردستان و دژبەرێکی سەرسەختی بەکاربەری تند و تیژەیە بە دژی ژنان. ڕەنگە ئەگەر سەیری باگراوند بکەی لە ناو خێزانێک گەورە بووە هەمیشە ژن مەسەلەن دەسەڵاتیان هەبووە، قسەیان ڕۆشتووە، ڕێیان وەرگیراوە و ئەمەی بە کەڵچەر بۆ ماوەتەوە، بۆیە هەمیشە شێری خان زۆر موسەیتەرە لەسەری. کومەلۆت کاک قوبات فیلی لۆن زۆر باشە. بەر لەوەی بچمە ناو تەفاسیل و وردەکاری پرسیارەکان. بۆیم باخکە جوانە، پیرۆزت بێ، پیرۆز بە خۆت بێت، تۆ گوێ بگرە، هەمیشە بەسپاسەوە. پێش پێم وایە یەک دوو هەفتەیەک بوو لە چوون بۆ دەوام دوانی و ڕۆ تۆزێک مەزاجم تەواو نەبوو. کاکزانە پرۆدیوسەری سەعاد هەشتە، وتم ئابزانم چی هەیە؟ وتی وەڵا ڕاگەنداوی پارتی یەکێتی هەیە لەسەر هێن، لەسەر پێکێنانی حکوومەت. وتم دەبێنە بزانم و ڕاگەنداوەکەی هێنا، بەخوا بینیم ئەڵێ کۆبوونەوەکە کرا و کۆبوونەوەکان بەردەوامن. منی وتم کاکە ئەمە مەحتەواکە هیچی تیانە. وتم ئەی ڤیدیۆی هەیە؟ وتی وەڵا ئەوەندۆکەی ڤیدیۆ هەیە. سەیری ڤیدیۆکەم کرد، بینیم دانیشتون و کاک قوبات هینێکی لە ملایە، بۆیم باخێکی جوان ملەوەن. وتم بەخوا مۆزوع لەسەر ئەو باشە و خەبەرەکەم کرد و ڕەنگە خۆت بینی بێت. بۆیم باخە شازەکەی ڕەنگە سوور و ئاڵەکەی ئەوهایە سەرۆکەکەی. وەرە بالمناسبە سەرۆکەکەی کاک بافڵ ئەوە بۆچی لە ئێمە لالوتە کاکە هەر ڕووداوە چێ بەدەمێ وەڵێ لاشن لێم دوورکەونەوە. بەخوا دیارە دڵیتان شکاندۆ و من تەدەخل ناکەم. عیلاجی کەی من بەسەر چاو بۆتان عیلاجێکمان بۆ کە بینی من و ئەو زۆر باشە و منیژە حراجم هەر ڕووداویان ئەڵێن کاکە ئیشەکە چاکە، ئەڵێن بەخوا. بە هەر حاڵ کاک قوبات وابزانم جیهازی تەرجمەکان باش ئیش ناکەن ئەگەر دێ باش. ئێستا ئەگەر جیهازی تەرجمەکە بێ زەحمەت ئیشارەتم بۆ هات لە قایەدی قوواتی موسەلەحەوە کە جیهازەکەی ئیش ناکە. چاکی کەن کاک قوبات. ئەمە لەسەر پێگەێنانی حکوومەت دەست پێ بکەم. پێگەێنانی حکوومەت لەسەر چی ماوە، بەکوێ گەیشتووە؟ تەمام پێشێکی زۆر سوپاستان ئەەکەم، سوپاسی ڕووداوەکەم و ناوەندی توێژینەوەیان، سوپاسی جەنابیش دەکەم. خۆشحاڵم کە لەم ستەیجەم و لەم ئیڤەنتەم لەگەڵ ئێوە و بەتایبەت لەگەڵ جەنابەت. بابەتی پرۆسەی پێکەنانی حکوومەتی نوێ پرۆسەیەکە کە دوای بانگەشەی ئینتیخابات پرۆسەکە تۆزێک بە ناڵێم بە ساردی دەستی پێکرد، بەڵام پرۆسەکە کۆبوونەوە لە دوای کۆبوونەوە پێم وایە گەرمتر بووە و بابەتەکانیش کە باسەکرێن جددیتر بوونە و هەنگاوەکانیش کە چوینەتە پێشەوە توانم بە گەشتبینیەوە بڵێم زۆر باش چوینەتە پێشەوە. بێگومان لە بیرمان نەچێ کە لە ساڵانی ڕابردوو دۆخی نێوان پارتی و یەکێتی دۆخێکی نالەبار بوو و ئەوانەی کە کۆنن لە مەوزوعەیە
وەکو برای بەڕێزم کاک سعدی کە گەنجە بەس کۆنە لەم مەوزوعەیە هەموو ڕۆژەکانیان بینیوە، ڕۆژە ناخۆشەکانیان بینیوە، ڕۆژە خۆشەکانیان بینیوە. پێم وایە ئەوان لە هەمومان باشتر دەتوانن ئەعتراف بۆ بکەن کە چەند ساڵی ڕابردوو پەیوەندی نێوان ئەم دوو حیزبە لە خراپترین ئاستا بووە و گرژیە سیاسیەکان لە نێوان ئەم دوو حیزبە لە خراپترین ئاستا بووە. بۆیە ئەگەر ئەم پرۆسەیە وەخت بخایەنێ و پرۆسەکە بە شەو و ڕۆژێک نەگەینە نەتیجە طبیعیە. پرۆسەی پێکەرانی حکوومەت ئەم جارەش لەگەڵ برای بەڕێزم کاکە دەرباز کە پێکەوەین لەم لیژنەیە و هەواڵانی تریشمان نەهاتووین وەکو جاران بین منسەب تەوزیعکەین، پۆست تەوزیعکەین. ئەمە بۆ تۆ ئەمە بۆ من و دەی ئەمە بهێڵینەوە بۆ ئەو ئەڵێم بۆ من بۆ طبیعیە بۆنە. ئەمانەوێ بین پرسیارێک لە خۆمان بکەین، شەراکەت یعنی چی؟ وەڵا جامویز بپرسم یەکێتی کە هەر ئەڵێ شەراکەت عیبارەتە لە چی لایەوە؟ پرسیارێکی جوانە. شنێمە ئەم پرسیارەمان لە برانی پارتیش کرد. بۆ ئێمە شەراکەت یعنی هەڵگرتنی مەسئولیەت پێش هەموو شتێک، واتە بەشداربوون لە قەرارە گرنگەکان، لە قەرارە استراتیجیەکان، لە بەڕێوەبردنی دەوڵەت، لە پاراستنی دەوڵەت، ینی شەریک بین مشارک نەبین. فەرقی هەیە. تۆ ئەگەر تەنها بەشداری لە پرۆسەیەکە فەرقی هەیە لەگەڵ ئەوەی کە تۆ خاوەنی ئەو پرسەبی. ئەوەی کە ئێمە ویستومانە ئەم جارە بیسەلمێنین لەم گفتوگۆیە ئێمە وەکو ستونێکی سەرەکی حکومڕانی ئەم کوردستانە لە کابینەیدا ئەمانەوێ بەشداریەکی جددیتر و کاریگەرترمان هەبێ لە ڕابردوو. ئێتا ئێستا بەکوێ گەیشتوون؟ تا ئێستا ئێمە ئیشمان کردووە لەسەر دیدگایەکی هاوبەش بۆ حکومڕانی. ئەوەی باسمان نەکردووە پۆستە. ئەوەی باسمان نەکردووە پۆستە. بیڵێ مۆجارێکی تر ئەوەی تاکو ئێستا باس نەکراوە پۆستە. باسمان لە ئالیەتی بەڕێوەبردن کردووە. ئالیەتەکە ئەوەندە هێشتا ماوێتی زۆری ماوێتی. ئەمە باسی حکومڕانیەکەین لە ناوچەیەک کە خۆی چەندین کێشەی نێوخۆی خۆمانمان هەیە، کێشەی ئیقلیمیمان هەیە، کێشەی دەرەکیمان هەیە، تەحەدیاتی زۆر گەورە ڕوو لە هەرێمی کوردستانەکەنەوە. ئێمە ئەبێ ئالیەتەکەمان وا تۆکمە بێ کە هەم بتوانین ڕوبەڕوو تەحەدیاتە نێوخۆیەکان ببینەوە، وڵە هەمان کاتیشا ڕوبەڕووی تەحەدیاتە و گۆڕانکاریە جیهانی و ئیقلیمەکانیش ببینەوە. بۆیە مەوزوعەکان زۆر تەکنیکین، ینی هەندێک لە بابەتەکان زۆر وردن، هەندێک لە بابەتەکان زۆر مەسەلەن ئەگەر جەنابەت زەحمەت نەبێت لەسەر کام خاڵانە ڕێککەوتون و کامەتان ماوە؟ پێت ناڵێم لۆ لۆیە نە لەبەرەوەی کە ئەمەوێ لێتان بشارمەوە. احترامن ئەم گفتوگۆیە لە نێوان دوو لایەنە و ئێمە خۆشبەختانە بە ڕۆحێکی زۆر ریاضیەوە چوینەتە ناو ئەم گفتوگۆیانە و جەوێکی زۆر ئەرێنیش هەیە لە ناو ئەو کۆبوونەوەکانمان. بۆیە ئەگەر ملاحەزەش بکەن ڕەنگ بێ یەکەم جار بێ لە مێژووی پرۆسەی پێکەنانی حکوومەت ئێمە شتەکان لە ئیعلامەوە ناڵێنەوە. ئێمە کۆبوونەوەی جددیمان هەیە لە نێوان دوو حیزب کە زۆرینەی خەڵکی کوردستان دەنگیان بەم دوو حیزبە داوە. بۆیە ئەمانەوێ مزداقیت و متمانە دروستکەینەوە. ئەمەش بەوە دروستە بێتەوە کە ئیتر خەڵک بزانێت کە جددین. ئەگەر ئێمە هەموو دوای هەموو کۆبوونەیەک بین ناوڕۆکی کۆبوونەوەکان و ڕەخنەکانی خۆمان و تێبینیەکانی ئەمان ئیعلان کەین، ئەو مزداقەتە نامێنێ. ئەو کاتە ڕەنگ بێ نەتوانین لە ناو کۆبوونەوەکانە بەو سەراحەتە قسە بکەین کە ئێستا قسە کاک قوباد ئەم خەڵکەش حەقیەتی ئینتیزارەکە. هەندێک جار بازار پەکی کەوتووە، زۆر ئیش تەقریبەن وەستاوە، کەسابەت
حەقیەتی بزانێ ئەم حکوومەتە کەی پێک دێت کەی ئەو نەورۆزە یا دوای جێژن من حەزەکەم سپەینێ پێک بێت مەوزوع ئەگەر حەز بێت مانەوەی بە زووترین شێوە بە زووترین کات پێک بێت بەڵام زۆر زەرورترە بۆ ئەو بازارە زۆر مهمترە بۆ ئەو هاوڵاتیە زۆر کاریگەرترە بۆ ئەو جادەیە ئەگەر کابینەیەک پێک بێ کە هەموو پرسیارەکانی لە خۆی کردبێ پێشوەختە میکانیزمی بەڕێوەبردننی یەکلا کردبێتەوە تاکو کابینەکە کابینەیەکی تۆکمە بێ کابینەیەکی کاریگەر بێ نەک بین لەبەر زەختی ئەو پەلەپەل پینە و پەڕۆیە بکەین دیسانەوە ئێمە وەستاین لە پینەکردن بۆیە ئەم زروفە ئیتر بەرگەی پینەی تر ناگرێت ئەبێ حکوومەتێکمان هەبێ کە ئیتر ڕوون بێ دەور و کاریگەریەکانمان و ئەرک و بەرپرسیارەتەکانی هەموو ئەو لایەنانەی کە ئەم حکوومەتە پێکەهێنن چین چۆن ڕێکیان نەخەین چۆن ئەم وڵاتە بەڕێوە ئەبین و ئەمەش وەختیەوێت کە دیسانەوە ئێڵێم ئەو متمانەی کە ڕەنگ بێ لە 2006 و 7 و 8 و 9 دەیە دروست ببوو دوای ئەو هەموو ناخۆشیانەی ڕابردوو ساڵە دوای ساڵ کەمتر بوونەتەوە بۆیە بێ دروستی بکەینەوە باشە لە لای ئێوە کە هاتە سەر مەسەرەن پۆستەکان و دابشکردنی پۆستە باڵاکان ڤیتۆی یەکێتی ڤیتۆی لەسەر هیچ کەسەیە لە لای پارتی ببێ بە وەزیر یا پۆستی باڵا بە پێچەوانشەوە پارتی ڤیتۆی لەسەر کەسی ئێوە هەیە ئێمە باسی پۆستمان نەکردووە ئەکەن و لە ئاخر کۆبوونەوە باسی شتێکمان کرد ئەمەتان نەهینێ بۆ معلومات باسی شتێکمان کرد ئالیەتی هەڵبژاردننی حکوومەتی داهاتوو چۆن ئەبێ ئالیەتەکەی چۆنە بێ نەک پۆستەکان لایکێ ئالیەتەکەی چۆنە بێ چکەن چەندین ئالیەت هەبوو لە ڕابردوو ستون هەبووە ئەم وەزارەت یان ئەو وەزارەت لە بەغا نظامێکی خاڵبەندی پەیڕەوەکەن کە هەر مەنسەبێک مەجموعە خاڵێکی هەبێ بۆیە ئەمە یەکێک لەو بابەتانەیە کە تەرحمان کردووە کە مناقەشەیەکەین و دیسانەوە جاتیەوەی بین باسی پۆستەکان بکەین باس لە ئالیەتی هەڵبژاردننی پۆستەکان بکەین و ئالیەتی دابشکردنی پۆستەکان بکەین لە پاڵ ئەوەشتا دیسانەوە ئەیڵێمەوە دووبارە و سێبارەش یەکەمەوە لەوە مهمتر میکانیزمی جێبەجێکردنی ئەو دیدگایە هاوبەشەی کە ئێستا خەریکین دایەڕێژین لە کابینەی داهاتوە پۆستی جەنابەت چیە بێت جێگیری سەرۆکی حکوومەت یا تۆ پێم بڵێت کە تەنها خوا ئەزانێ وەڵا بێ خۆت لە خوا زووتر بزانێت چونکە تۆ ئەزانی شەخسەکەی قەرارێ ناوەڵا ئەمەیان بەدەست خوای گەورەیە کورت تۆ ئیشەکە بۆ بێتە لای خوای گەورە بۆی نێڕێ ئەوە نییە باسی پۆستمان نەکردووە بەڵام خەڵک بۆ خۆی پلانی هەیە دەزانێت چیەکە و تۆ لە ئەوروپا بووی لە ئەمریکا بووی پلانی ساڵێکی ترت هەیە ئێستا زووە مامۆستا باشە سەرۆک نێچیروان بارزانی لە مێنشن گەڕایە وتی کاکە بافڵم بینی و بە کەیفەوە باسی کرد بە یەکەوە نارمان خوارد باسی حکوومەت و هەندێشتی ترمان کرد حتمما کاک بافڵ بە تۆی وتووە چی وتراوە توانی ئەوم پێ بڵێ کاک نێچیروان بە تۆی وت من ئەوم نەدیوە تۆ کاک بافڵ هەمیشە ئەبێ تۆ پێم بڵێ جارێک کاک نێچیروان چی بە جەنابەت بت من ئەو کاتە پێ دەڵێم ئەوە بوو لە تەلەڤیزیۆن بۆ هەموو کەسی وت ناخۆی لەگەڵ برای بەڕێزمان کاک نێچیروان خۆتان نەزانن پەیوەندیەکی کۆن و پەیوەندیەکی بەهێز هەیە و خۆشحاڵ بووم کە گوێبیستیەوە بووم کە کاک نێچیروان و کاک بافڵ لە میونیک یەکتریان بینی بوو شتێکی ناتەبیعی نەبوو کە یەک ببینن لەوێ پارساڵیش یەکتریان بینی بوو لەوێ لێرەش ناو بەناو یەکە بینن لە وڵاتانی تریشەگەر هەردووکیان لێک کاتا بن لە بەغا هەندێک جار لە کۆبوونەوەکانی ئیتلافی ئیدارەی دەوڵە یەکە بیننەوە بۆیە دڵنیام باسەکانیان هەمە جۆر بوونە دڵنیام باسی بارودۆخی هەرێمیان کردووە دڵنیام باسی پرۆسەی پێکەنانی حکوومەتیان کردووە دڵنیام ڕەنگ بێ باسی دشتی قسەی خۆشیشان کردووە ئەوە نەمەمهێنەوە بم بە کاک قوبات دوو قسەی باش بەدەسەوە بە ئیتر بۆ لەوان ناپرسی بۆ لە منە پرسی لەوانم پرسیوە ئەوەی ئەڵێ کاک نێچیروان ئەڵێ کاک بافڵم بینی و قسەی باشمان کردو سیکە ئێمە
هەردووکیان متفق بوون لەسەرەوەی کە ئەم پرۆسەیە بێ زوو پێک بهێنێت حکوومەتێک پێک بهێنرێت کە معنی تۆکمە بێت تۆکمە و تۆزێ باسی مەترسیەکانی هەردوو لا کراون تەوقعاتەکان چین تەوقعاتی پارتی چیە تەوقعاتی یەکەتی چییە دڵنیان باسی ئەو شتانە کراون نەک دیسانەوە نەک پۆست نەک مەنسەب بابەتەکانی کە ئێمە باسییانەکەین شەراکەتەکە بەپشمەوە سەر شەراکەتەکە پارتی ئەڵێ یەکێتی کە مەسەلەن هەمیشە پێداگرێت لەسەر شەراکەتی جددی لە حکوومەت بەڵام هەندێک جاریش ناچتە ژێرباری بەرپرسیارەتی لە ناو حکوومەتایە هەندێک جاریش ئۆپۆزیسیۆنە لەسەر ئەمە قسەیەوە چییە ئێمە ئەمانەوەی ئەو جەوە نەمێنێت ئەگەر ئێمە خۆمان بە خاوەنی حکوومەتەکە بزانین و بزانین دڵنیابین کە شەریکین لەم حکوومەتە کە شەریکین لە قەرارە استراتیجیەکان کە تەنها بەشداری ناکەین لە قەرارە قورسەکان بیبڕە و بیگونجێنە و قەتعیکە و تەقەشف و شتەکان کە خەڵک دڵگرانەکە ئەبێ لە خەبەرە خۆشەکانی شا بەشدار بین لە ڕاگەیاندنی پرۆژەیە پرۆژەیە لە خزمەتگوزاریە لە دەست پێشخەریەکانە لە پێشکەوتنەکانە لە شاندەکانە ئەم شتانە خۆ ئەبێ ئەوەشی تیابێ بۆ ناکرێ هەر ئێمە بیبڕین و پارتیش زیادیکە ئێوە ئەوە عەدالەتی تیانە باشە هەندێک جار یەکێتی و پارتی مەسەرەن چەند جارێک ڕێکەوتنی متەکاملی باشیان کردووە بەڵام کە کەوتووەتە سەر جێبەجێکردن لە نیوەی ڕێگەکەیە جۆرێک لە تێکچوون پەشیمانی تێکەوتووە پشتیان لە یەک کردووە ئێستا ئەو خەلەلانە چین لە ڕێکەوتنەکانی پێشوا هەبوون ئەم جارە ئەبێ دووبارە نەبنەوە ئەم سوالە بەدڵ سوالێکی زۆر بەجێیە چکەن جەوهەری ئیشەکەمان ئەمەیە ئەم جارە کاکە دکتۆر ئامانج کە لێرەیە کە ئەویش لەناو شاندەکەمانایە هات هەرچی ڕێککەوتنی قەدیم کە هەبوو بێ لە بینی یەکێتی و پارتی هەمویانی خڕ کردەوە هەمویان شتی زۆر باشیان تایە ڕقەمی پارەشتی ژەر کاکە ئامانج شتی زۆر باشی تایە و بەرقەرارمانداکە وا بکەین و قەرارمانداکە وا بکەین و قەرارمانداکە وا بکەین و بڕیاردرا ئەمە بکەین و ئەمە شتی زۆر مهمی تایە بەڵام دوو شتیان تیان نەبووە میکانیزم ئالیەت کێ بەرپرسیارە لەوەی کە بیسەلمێنێ بیسەپێنێ کە ئەمە بکرێ و ئەگەر نەکرا عقوبەکە چییە خۆ لە نەتیجە بەڕێزان پێکەرانی حکوومەت حساب کە گرێبەستێکە لە نێوان دوولا ئەسباب موجبەیەکی هەیە بابەتەکانی هەیە ئەرکەکان تەوزیع کراوە بەرپرسیارەتەکانی بۆ ڕوون کراوەتەوە و ئەبێ شتێکیشی تیا بێ کە ڕەقیب بێ بەسەر ئەو ڕێککەوتنە و ئالێتێک هەبێ کە ئەگەر ئەم ڕێککەوتنە جێبەجێ نەکرا لەبەر هەر هۆکارێک ئەبێ عقوبەیەک هەبێ یان کاردانەوەیەک هەبێ یان لێپرسینەوەیەک هەبێ بەڵێ بۆیە ئەمەمان ئەم جارە ئەمە تەسبیتەکەین دکتۆر ئامانجی چم تەرک کرد باش بوو قانونی بوو قسەکەم باش سپاس کاک خوبات شتێکی تر یانە زانیاریەک هەیە ئەڵێن پارتی ڕازی بۆ بەوەی لە پەرلەمانەوە سەرۆکوەزیران و جێگرەکەی ڕاستپێرێن بۆ پێگەێنانی حکوومەت بەیەکەوە بەڵام بەوە ڕازی نەبووە ئەگەر جێگری سەرۆکوەزیران لە یەکێتی وەزیرەکانی یەکێتی بکشێنەوە حکوومەتەکەی تر هەڵوەشێتەوە لەسەر ئەوە شتێک بڵێت معلوماتێکی تازە بوو زۆر سپاس کاکە شاهۆ بۆ ئەو معلومات دەبێت لەو سەریەوە برادرانی شاند بنووسن بۆ بەخوای لەو سەریەوە کۆبنەوەی داهاتوو ئەمە لەو سەریەوە دەیتەوە ئەمەیان زۆر معلوماتێکی زۆر تازە بوو زۆر سپاسی جەناب دەکەین بۆ معلوماتە چێکە ئێمە نامانەوێ بەو نیەتەوە بینە ناو ئەم مفاوزاتە بۆ ئەوەی سەحب بینەوە لە حکوومەت یانی ئەمە هینێکی کەمێک سلبیە ینی بۆ چوونێکی تۆزێک ئێمە ئەمانەوێ ئەوەی کە قەراری ڕێئەکەوین لەسەری جێبەجێ بکرێ ئایا ئەو مەکەنیزمە ئەو ئالیەتە چییە کە زەمانیەکە کە ئەم حکوومەتە حکوومەتێکی شەراکەت ئەبێ کە قەرارەکان بە هاوبەشی ئەدرێن کە مەوزوع ئەستراتیجیەکان بە هاوبەشی ڕێئەکەوین لەسەریان و ئەگەر دوور بە لایەنێک لایدا لەم مەوزوعە خۆ بێ کاردانەوەی هەبێ خۆتان لەبیرتانە من 6 مانگ
بەشدار نەبووم لە کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران کە ئەمە بەشدار نەبووم ئێمە هیچ دەسەڵاتێکی ئەوەمان نەبوو لە نەتیجە زەخت هات و زەختمان لێکرا و ئیتر هەموو لایەک مەجبور بووینەمەد لەگەڵ بەڕێز کاک مەسرور دانیشتین هەندێک مەوزوعمان باس کرد توزێ مەوزوعەکان چوونە پێشەوە و گەڕامەوە بۆ ناو کۆبنەوەکانی ئەنجومەن بەڵام نامانەوێت ئەوە دووبارە ببێتەوە ئەم خۆت وتت نە بازاڕی ئێمە نە میلەتی ئێمە نە خەڵکەکەمان شایانی ئەوە نین کە ئێمە سراعەکانی ڕۆژانەی خۆمان تەسیریان هەبێت لەسەر ژیانی ڕۆژانەی خۆیان بۆیە ئەبێ یەکەم ئالێتێک دابنین بۆ بەڕێوەبردن دەستخۆشکە دووهەم کە ئەمە لە هەمووی قورسترە بۆیە داوای سەبرەکەین داوای سەبر لە جنابتانەکەین داوای سەبر لە کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەین یەکێتی و پارتی دوو حزبی جیاوازن دوو مێژووی زۆر جیاوازیان هەیە ئالەتی بیرکردنەوە و ئالەتی جێبەجێکردنی سیاسەتەکانیان و هەیکەلیەتی حزبەکانیان زۆر جیاوازن جمهوریان جیاوازە دەنگدەرێکی پارتی زۆر جیاوازە لە دەنگدەرێکی یەکێتی کە ئەمانە هەمووی خاڵی بەهێزن ئەگەر بیت سەیریکەی چونکە ئەگەر هەمومان وەکو یەک بووینایە بۆ دوو حزب هەبوایە یەک حزب بووین و مشکلە ناوەڵە کە دوو حزبی جیاوازین ئێمە ئەبێ ئالەتێک بدۆزینەوە بۆ ئەوەی لەگەڵ ناکۆکیەکانمانە بژین نەهێڵین ئەگەر خلافێک هەبێت لەسەر مەوزوعێک ئیتر هەموو مەوزوعەکانی تر بوەستن ئەمەشتی سانەوە دوای ئەم هەموو ساڵانەی کە تێمان پەڕاندووە و بە تایبەت ئەم ساڵانەی ئەخیر متمانەکە لە ئاستێکی نەزمدایە وێ ئەمە بە تەجروبە بە ئەزمون بە کات نەک بە قسە نەک بە ئیتیفاقی جەنتڵمانی نەک بە تەوقەیەک بە ئالێت ئێمە ئەتوانین ئەو متمانەیە بگەڕێنینەوە کە تێبگەین تەفاهممان هەیە تعاتوفمان هەبێ لەگەڵ یەکتری من حەزەکەم برادرانی پارتی لە ترس و قەلەقیەکانی یەکێتی تێبگەن لەو فشارە تێبگەن کە لە شەقامی ئێمەدا هەیە ئێمەش ئەبێت تێبگەین لەو تەوەقعاتانەی کە لایەن برایانی پارتیەوە هەیە خوشکان و برانی پارتیەوە هەیە کێشەکانی کوردستان بەشێکی زۆریان لەسەر ئەساسی ترسن کەمیان لەسەر ئەساسی پۆلیسی جیاوازن خۆ نییە یەکێک ئەڵێ وەڵا من لیبراڵم و من محافظکارم و من نازانم مەسەن ترس لە چی کاک قوبات چۆنە مێژوومان ئەوەندە پڕ بووە لە سراع ئەوەندە پڕ بووە لە یەکتر شکاندن ئەوەندە پڕ بووە لە هەوڵدان بۆ زاڵ بوون بەسەر یەکتری ئەوەندە پڕ بووە لە ڕێگریکردن لە یەکتری خوێنی تێکەوتووە موئامەرەی تێکەوتووە ئینقلاب و شتی وای تێکەوت ئەم شتانە هەمووی ئاسەوار بەجێهێڵنەوە بەڵێ بۆیە ئێمە ئەبێ یەکەم شت بگەڕێینەوە بۆ ئەو بیئەیە کە حکوومەت و حکومڕانی ئەپارێزێت لە خلافی سیاسی با یەکێتی و پارتی لە پەرلەمانە خلافی سیاسەتی خۆیانیان هەبێ و تەبەنی قانونی جیاوازە بکەن و هەوڵ بدەن فەلسەفە حزبیەکەی خۆیان دەربڕن لە قانون لە ناو بارەگا حزبیەکان بەڵام حکوومەت ئەبێ پارێزراو بێ لە سیاست نابێ حکوومەت بەکار بهێنرێ وەکو چەکێک وەکو سیلاحێک بۆ تەصفیەکردنی یەکتری سیاسیەن کەواتە ئێستا مادەم وایە ئەم جارە خەڵک ئەبێ متمانێ هەبێ متەفائیل بێ بەوەی زۆنی زەرد و سەوز نامێنێ ئەم حدودە عیبدارەی دێگەڵا یانێ لا ئەچێت من گەشبینم کە ئەم پرۆسەیە بە شێوەیەکی زۆر تەندروستە ئەڕوا گەشبینیشم لەو مفاوەزاتەی کە تاکو ئێستا بەردەوام بووە و گەشبینیشم لەسەر ئەو خاڵانەی کە ئێمە ڕێکەوتوینە لەسەریان تاکو ئێستا قابلی جێبەجێکردنن و ئەوانەی کە هێشتا ماونەتەوە من پێم وایە مەجال هەیە بگەینە تەفاهمێکی هاوبەش و تەفاهمێکی مشتەرەک زۆنی سەوز و زۆنی زەرد نەهێشتنی ئاسەواری ئەم دوو مستەڵەحە بە کابینەیەک ناکرێ ڕەنگ بێ بتوانین ئەم کابینەیە حکومڕانیەکەی بڵین گشتگیرتر بێ کەواتە قەرارێک کە لە هەولێرەوە دەرەچێت لە گەرمیانە جێبەجێ بکرێ بۆ چوونێک کە لە سلەیمانیەوە بەرزەکرێتەوە لە دوو هۆکە پەسەند بکرێ بەڵام ئەم ناوچەیە وازەحە
و سەیری دەنگدانی ئینتیخاباتی پێشوو بکە وازەحە نفوسی حزبێک لە ناوچەیەک زۆر بەقووەتە نفوسی حزبێکی تر لە ناوچەکی ترە زۆر بەقووەتە بۆیە ئەو نفوسە ئەو هاوسەنگیەی کە ئێستا هەیە هەروە ئەمێنێتەوە کە شتێکی خراپ نییە بڕۆ لە ئەمریکا سەیریکە کالیفۆرنیا هەمیشە دیموکراتە هەندێ ویلایەتی تر هەیە هەمیشە ریپابلیکن کۆمارین هەندێک هەیە ناو بەناو ئەگۆڕن فلۆریدا وەختی خۆی جارێک دیموکراتە و جارێک کۆماری هەرچەندە وابزانم فلۆریدەش چوو بۆ لای کۆماریەکان باشە با بچمە سەر مەلەفی عێراق هەر سوالێکەمەوەی لەسەر عێراق بکەم هەندێک جار یا زۆر جار ئەبیسرێ سیاسەتی یەکێتی بۆ تعامل لەگەڵ عێراق لەگەڵ بەغا جیاوازە لە سیاسەتی پارتی بۆ مامەڵە لەگەڵ عێراق شتی سەرەکی لەو جیاوازیە چییە؟ من نازانم من نامەوێت هەڵسەنگاندن بکەم بۆ سیاسەتی پارتی لەگەڵ بەغا بەڵام یەکێتی پێی وایە کە کێشەکانی کوردستان هەمویان لە هەولێرەوە چارەسەر ناکرێن کە ئێمە وەختی خۆی توانیمان مافی کورد بچەسپێنین کە توانیمان حەقی کورد لە دەستوری عێراقا بسەلمێنین کە توانیمان پێگەی کورد و کوردستان بکەینە پێگەیەکی دەستوری قانونی نە لە هەولێر کردمان نە لە سلەیمانیەوە کردمان لە بەغا کردمان و لە 2012ەوە لە کاتی نەخۆشکەوتنی سەرۆک مام جەلال تاکو چەند ساڵێک لەمەوە پێش نفوسی کورد و لایەنە کوردستانیەکان لە بەغدا ساڵ لە دوای ساڵ لاوازتر ببوون و لاوازتر ببوون و ئەمە زەرەری گیان بە هەرێمی کوردستان بۆیە یەکێتی قەراریدا کە ئێمە ئەمە عەکسکەینەوە پێگەی خۆمان وەکو حیزبێک لە بەغدا بەهێز بێت لە کوردستانیش بەهێزە بین مشکلەی موچە لە هەولێر حەل نەبوو لە بەغا حەل بوو کێشەکانی تر کە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بنەوە لە هەرێمی کوردستانەوە چارەسەر ناکردن ئەوانەی کە پەیوەندیان بە عێراقەوە هەیە لە بەغا چارەسەر بێ بۆیە ئێمە ئەبێ پێگەیەکی بەهێزترمان هەبێ لە ئاستی عێراق ئەبێ پەیوەندیەکانمان بەهێزتر بن لە ئاستی عێراق و وەرە بێتە بەرچاوتان ئەگەر پارتی و یەکێتی هەردووکمان پەیوەندیەکی بەهێزمان هەبێت لە بەغا و پێکەوە کارکەین وەکو ساڵانی 2005 و 6 و 7 وەڵڵا کەس دەرەقەتمان نایە بەڵام لێرە پەرت بین لەوێ لە توپەتمانەکەن بەڵێ تازەگی کاک بافڵ لە بەغاوتی ئەمەوەیە حەزەکەین بۆ هەڵبژاردننی مانگی دەی عێراق حزب کوردستانەکان هەموو بە لیستێک بەشدار بین کاک نیشیروانیش زۆر ئیستیقبالی ئەو فکرەیە کرد حەزی یەکێتی بۆ ئەوە هەوڵی بۆ ئەوەی لەگەڵ هەموو حزبەکان بە لیستێک بە یا زیاتر ئێوە و پارتی بەیەکەوە بن کە کاک بافڵوتی هەموو حزبەکان پێکەوە بن ئێوازەحە ینی پێم وایە ئەوێ بەرەیەکی کوردستانی بەهێز دروست ببێت لە بەغا کە پێم وایە ئەوەش ئەوە ئێمە ئەتوانین دیسانەوە ئەگەڕێتەوە بۆ ئیرادەکەمان زۆر تەبیعیە لە نێو خۆی خۆمان لەسەر هەندێک شتی خۆماڵی ناکۆکی هەبێ بەس لەسەر پرسی کەرکووک نابێ ناکۆکی هەبێ لە نێوانمان لەسەر پرسی خانەخین شنگال ناوچەکانی 140 بە کاملی ئەبێ یەک بین و یەکیشین ئەگەر پێی وردی کەیتەوە ئەفەرموو ئەم حەدەسەی کە ڕوویە لەگەڵ بەرامبەر بە جوتیارەکان لەم ئەخیرا هەموو هاتنە سەر خەت یەکێتی پارتی هەمولانەکانی تر موقف یەک دەنگ یەک ڕەنگ یەک ئاراستە برایان لە یەکگرتوو لە کۆمەڵ هەموو بۆ پرسە نیشتیمانیەکان ئەتوانین یەک بین بەڵام کە یەکیش بین زۆر مهمە بێ چون کوتلێکی بەقوەتین کە یەک بووین کە نەتوانن یاریمان پێ بکەن کە نەتوانن پەرت و بڵاومان کەن کەس ناتوانێت دەرەقەتمان بێ زۆر باشە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن سەیری ئەو گۆڕانکاریانەکەن کە تازە لە ناوچەکە ڕوویدا مەسەلەن وەزعی سووریا گۆڕا دەسەڵاتێکی تازە هات حیزب الله زەعیف بوو بەگشتی دەسەڵاتی ئێران لە ناوچەکە هەندێک کەستر بووە لە جاران یەکێتیش بینێکی باشی لەگەڵ ئێران هەیە و پارتیش بینێکی دەرەجەیەکی لەگەڵ تورکیا هەیە ئەمە معلومە بەڵام ئەو گۆڕانکاری قێرای ئێوە چییە بۆی؟ ئیجازە هەیە تەعلیقێک لە پرسیارەکەت بم؟
ئارێ وەڵڵا تکایە فەرموو. کاکۆ بجازە هەیە زۆر جار وا بە ڕەش و سپی وەسفەکرێ کە یەکێتی و ئێران عیلاقەیەکی باشان هەیە و پارتی و تورکیا عیلاقەیەکی باشان هەیە و وا تەفسیر ئەکرێ کە عیلاقاتێکی زۆر خراپ هەیە لە نێوان پارتی و ئێران و عیلاقەیەکی زۆر خراپ هەیە لە نێوان یەکێتی و تورکیا کە پێم وایە هیچی بەو ڕەش و سپیە نییە هەمووی دەرەجاتە و هەر ئەتان بەمەوە بۆ ئاخر سەردانی جەنابی سەرۆکی هەرێم بۆ ئێران کە بەو شێوازە ئیستیقبال کرا ڕاستە بە ناوی سەرۆکایەتی هەرێم ڕۆیشتووە بەڵام سەرۆکی هەرێم کاک نەچیروان ئیدریس بارزانیە جێگیری سەرۆکی پارتی دموکراتی کوردستانە و ئەو پێشوازی کە لە ئەو کرا پێشوازیەک نییە لە جیهەتێک کە بینی خراپ بێ لەگەڵی بۆیە ئەم بە تایبەت بۆ ئەم ناوەندەکانی لێکۆڵینەوە و بۆ بەڕێزەکان لە سلکی دیپلۆماسی ئەبێ بزانن کە هیچ شتێک لەم ناوچەیە ڕەش و سپی نییە هەمووی دەرەجاتن لە ڕساسی ئەمە ئەگەر لێم قبوڵ بکەیت سەبارەت بە گۆڕانکاریەکان ئێمە بە تەکی گۆڕانکاریەکان تەسیریان هەیە لەسەر عێراق و لەوانەشە لەسەر هەرێمی کوردستان ئەو بە تایبەت گۆڕانکاریەکەی سووریا ئەوەی لوبنان ڕەنگ بێ تۆزێ دوورتر بێ لە ئێمە وەکو هەرێمی کوردستان بەس گۆڕانکاریەکانی سووریا بە تەکی تەسیریانە بێت لەسەر عێراق و لەسەر هەرێمی کوردستان بەڵام تەواو نەبووە پرۆسەی سووریا و ئەو گۆڕانکاریەی کە ڕووی داوە لە سووریا ئەمە کۆتاییەکەی نییە پێم وایە لەوانەیە چەندین جاری تریش گۆڕانکاری ڕوو بدا لە سووریا ئەمەی کە ئێستا هەیە ئایا ئەمێنێتەوە وەکو خۆی من بە قورسیە بینم ئەم جەوەی کە ئێستا هەیە لە سووریا وەکو خۆی بمێنێتەوە پێم وایە دەست تێوەردانەکان زیاترە بن و پێم وایە ئەگەر سیاسیەن لە قیمەی قەراردان لە سووریا نەتوانن زوو بگەنە تەفاهمێک بۆ بەڕێوەبردن دیسانەوە بە بەشداریکردنی هەموو بەشەکانی سووریا پێم وایە سووریا دووچاری مشکلی گەورە بێتەوە ئێستا ئەوە سێ جارە وەزیری دەرەوەی سووریا یعنی قرارە بێتە عێراق بەڵام هەر هەڵەوەشێتەوە سەفەرەکەی هەتا ئێستا عێراق مثلا سیاسەتی هەندێک ناڕوونە بەرامبەر بە سووریا و ئێوە لەکوێ ئەو هاوکێشەیە هەمومان هەموو دنیا تەماشا ئەکا جارێ بە وڵاتانی غەربەوە بە ڕووسیاوە بە ئیسرائیلەوە بە ئەمریکاوە بە عێراقەوە بە ئێرانەوە بە زۆر وڵات ئێستێشتا تەماشا ئەکەن ڕاستە هەندێک دەستی دۆستی و هاوکاری درێژ کردووە بۆ سووریا بەڵام ڕاستیشە ئەو قسانەی کە سەرکردایەتی نوێی سووریا کردویانە تاکو و ئێستا بەشێکی زۆریان ئیجابی بوونە بەشێکی زۆریان ئەو جۆرە قسانە بوونە کە بۆ نەهێشتنی ئەو ترس و قەلەقیانە بوونە بەڵام جێبەجێکردن مهمە و یەکێک لەو خاڵانەی کە خەڵک تەماشا ئەکا بزانێ ئایا سووریا سووریای ئەمڕۆ جیاوازە لە سووریای جاران مەوزوعی پێکەوە ژیانەکەیەتی مەوزوعی شێوازی حکومڕانیەکەیەتی و بە تایبەت دەوری کورد چی ئەبێ لە سووریای تازە جا ئێستا خەریکە کاتەکە کەم کەم بەرەو هێشتا ماوە بەس بێمەوە سەر مەوزوعی ئێران دوایی دیتۆ سەر ئێران بەڵێ چکەن پێم وایە خەڵک وا ئەزانێ لەبەرەوەی کە ئێران زەربەیەکی خواردووە لە غەزە و لە لوبنان و دواتریش لە سووریا ئەمە معنای ئەوەیە ئەمە کۆتایی ئێرانەوە ئیتر ئێران نەماوە و ئێران نامێنێ و ئیتر بەرەی ئێران بە تاوەتی تێکشکاوە من پێم وایە دیسانەوە وەکو هەموو شتەکانی تری ئەم ناوچەیە هەموو وا ڕەش و سپی نییە ئێران وڵاتێکی بەهێزە موسساتی بەهێزی هەیە و سیاسەتی ئەتوانێت سیاسەتێکی زۆر ژیرانە پەیڕەو بکە و هەزاران ساڵ حکومڕان بووە هەزاران ساڵ ئەزمموی هەبووە بۆیە پێم وایە زۆر زووە خەڵک وا بزانێ ئەمەی کە ڕووی داوە کۆتایی ئێرانە
زۆر باشە منیش ئەچمەوە سەر ڕۆژاوا پرسیارێکەیە هەیام ئەم بەیانەوتی ئەو پرسیارە نەکەی ئێوارە هاتیتەوە من و تۆ دوو قساکەی لە ڕۆژ ئاوای کوردستان شەهیدی زۆریان داوە بۆ پارێزگاری لە خاک لە ڕۆژاوای کوردستان لە شەڕی داعشە ئێستا دەسەڵاتی سووریا دانیان پیان نانێت ئێوە چۆن نەتوانن هاوکاری ڕۆژاوای کوردستان ئێمە هەمیشە لەسەر خەتین لەگەڵیان و تەمەنا ئەکەین ئەوان ئەو دەورە ببینن بۆ کوردی سووریا وەکو چۆن جەنابی کاک مەسعود و مام ئەو دەورەیان بینی لە بەغا بۆ سەلماندن و چەسپاندنی مافی کورد لە عێراق ئێمە ئەبێ هەموو هەوڵێک بدەین هەم لەگەڵ خوشک و برایانمان لە ڕۆژاوا هەم لەگەڵ وڵاتانی دەرەکی هەم لەگەڵ وڵاتانی ئیقلیمی بۆ ئەوەی ئەو پێگەی کورد لە سووریا بچەسپێنین ئەمەش ئیشیەوێ لە چەند لایەکەوە ئیشی لەسەر بکەین یەکەم ئێمە لەگەڵ هەواڵ مەزلوم هەمیشە لەسەر خەت بووینە بۆ ئەوەی هانیان بدەین بەرەو دیمەشق بڕۆن بەڵام ئەبێ بگا بە دیمەشق ئەبێ شوێنی هەبێ لە دیمەشق ئەبێ ڕێگای پارێزراو بێ تا ئەگاتە دیمەشق بۆیە هەمیشە لەگەڵ برا تورکەکانی شاقسە ئەەکەین ئەگەر ئەتانەوێ ئەمان کوردی سووری بە فعلی سووری بن ئێدە ئەبێ بێڵن لە سووریاییش بکەن سیاست بکەن بەس ئەگەر هەموو ڕۆژێک مەترسی ئەوەیان هەبێ لەم ڕێگایە لێ بدرێن وەڵا ڕەنگ بێن هاتوچوو نەکەن بۆیە ئەمە غەڵەتێکی زۆر گەورە ئەبێ کە سووریای نوێ بیکە کورد پراوێز بخە چکەن بەبێ کورد سووریا نابێتە دەوڵەتێک سووریا نابێت بە وڵاتێکی هێمن و نابێت بە وڵاتێک کە مەجای ئەوەی هەبێ سەر بکەوێ باشە لەگەڵ تورکیا نێوانتان چۆنە تازەگی جەنابی کاک بافڵ وتی چەند بەرپرسێکی تورکیان بینیوە گەماڕۆی سەرفڕۆکەخانە بۆچی هەتا ئێستا لا نەبراوە لە حاڵێکدا احتیاجی جدی و ئەساسی خەڵکە کە ئەڵێ ئێوە مەبەستت یەکێتیەوە طبعاً ئەرێ وەڵڵا پێگومان پەیوەندی تورکیا و یەکێتی پەیوەندیکی زۆر قەدیمە و پەیوەندیەکە کە جەنابی مامجەلال بەردی بناغەی ئەو پەیوەندیەی دانا و ئەو بوو ئەو پەیوەندیەی تورکیا و هەرێمی کوردستانی بەهێز کرد ئەگەر لە بیرتان بێ ساڵی 2008 200,000 سەربازی تورکی لەسەر حدودی ئیبراهیم خەلیل بوون خەریک بوون داخڵ بن جەنابی کاک مەسعودیش چووە سەر ئەم دیوی حدودەکە وتی ئەبێ بەسەر لاشەی من ئامڕۆن سەیدا لەبیرتە وا بوو زروفەکە جەنابی مام کۆبوونەیەکی ڕێخست لە بەغدا لە بینی کوردێک و تورکێک مەوزوعەکەی تۆزێک ئاسایی کردەوە بۆ گفتوگۆکان تۆزێک ئاسایی بوونەوە بۆیە ئەمە ئەو ئەگەر ئێستا ساردیەک هەبێ لە نێوان عیلاقاتی یەکێتی و تورکیا پێم وایە زۆری ناوێت تاکو باش بکرێتەوە بۆ هەنگاویش نراوە لایەن هەردوو لاوە بۆ ئەوەی ئەو پەیوەندیە باش بکرێتەوە هەندێکی ئەگەڕێتەوە بۆ سوء تەفاهم هەندێکی شێگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە 2012 تاکو چەند ساڵێک لەمەوە پێش دۆخی نێوخۆی یەکێتی دۆخێکی نالەبار بوو یەکێتی ئێمە چەند ساڵێک کە توانیوێتی خۆی کۆکاتەوە خۆی یەک خاتەوە و یەک دەنگی هەبێ و یەک ئاراستەی هەبێ و یەک سیاسەتی هەبێ و ئەوەندە ئێمە خەریکی دۆخەکانی ناوخۆی خۆمان بووینەوە و قەیرانەکان و کێشەکان و کێشە سیاسیەکانە ڕەنگ بێ بای ئەوەندە قودرەت و ئیمکانیەت و حوسەڵە نەبوو بێ بۆ ئەوەی باس لە شتە گرنگ و استراتیژیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بکەین ئێستا پەیوەندیەکی باشتر هەیە نێوان تورکیا و یەکێتی و تورکیا و ئێمە ئەبێ دیسانەوە هەوڵ بدەین قەنەعەت بە تورکیا بکەین کە بە سلەیمانی دوژمنی تورکیا نییە بۆیە نابێت تورکیاش بە چاوی دوژمنەوە سەیری سلەیمانی بکە و سلەیمانی هەڕەشە نییە بەسەر ئەمنی قەومی تورکیا بۆیە حەق نییە تورکیاش عقوبەی سلەیمانی بدا وەکو ئەوەی چۆن عقوبەی نارێکی خۆی ئەیە ڕەنگ بێ بۆ چوونی جیاوازی سیاسی هەبێ ڕەنگ بێ پرسی دۆزی کورد لە تورکیا ڕەنگ بێ زۆر تەبیعیە یەکێتی موقفێکی هەبێ جیاواز بێ لە موقفی حکوومەتی تورکیا ئەمانە تەبیعین بەڵام هاوڵاتیەکی بەدبەخت لە سلەیمانی بۆ ئەزیەت بدرێ
لەبەرەوەی کە نەتوانێت لە فرۆکەخانەی سلەیمانیەوە سەفەرکە مەجبور بێ بچێت لە فرۆکەخانەی کەرکووکەوە سەفەرکە یان لە فرۆکەخانەی هەولێرەوە سەفەرکە خۆ سەفەرەکەی خۆی هەرەکە بەسەرەوەیە ئیزعاجە بێت لەو ڕێگایە و کولفێکی زیاترەکێ بێتە سەری و بەعکسەوە ئەمە ڕەنگ بێ بۆ تورکیا خودی تورکیا خۆی زەرەرمەند بێ لەبەرەوەی کە مسافرێکی زۆر ڕەنگ بێ پێشتر حەزی بکردایە بچێت بۆ تورکیا گەشتیارێکی زۆر ڕەنگ بێ پێشتر حەزی بکردایە بچێت بۆ تورکیا مستەسمەرێکی زۆر پێشتر ڕەنگ بە حەزی بکردایە بچێت بۆ تورکیا و ئەمانە هەمووی دەرفەتن کە لەدەست تورکیایە ڕۆیشتووە بەم قەرارەی کە دەریان کردووە بۆ دانانی ئەم گەمارۆیە لەسەر فرۆکەخانەی نێودەوڵەتی سلەیمانی کە ئێمەش هیوادارین و لە هەموو دانیشتێکیشماندا داوامان لە تورکیا کردووە کە پیاچونەیە بکەن بەو قەرارەی خۆیان و هەمیشەش ڕەخنەمان گرتووە لە حکوومەتی ئیتیحادی کە بەپێی هەڵسەنگاندنی خۆم وەک پێویست بەرگری نەکردووە لەم قەزیەیە و ئەگەر بشتوانم گلەی یەکەم ئاراستەی فراوانتر لە حکوومەتی ئیتیحادی بکەم ناکرێ هەر من بم لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان هەر ئیسرار بکەم لەسەر کردنەوەی فرۆکەخانەی نێودەوڵەتی سلەیمانی حەقە خەڵکی تریش لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام داوا بکەن کە فرۆکەخانەیەکی نێودەوڵەتی لە ناو خاکی هەرێمی کوردستانە بکرێتەوە. بەڵێ باش ئەمڕۆ چاوەڕێی خەبەرێکی خۆشەکرێ پەیامی ئۆجەلان بگات بۆ ئاشتی زۆر لە گەریلای پەکەکە چەکەکانیان لە هەرێمی کوردستانن ئەگەر پەیامەکە دانانی چەک بوو ئەو چەکانەی ئەو بەرپرسانەی پەکەکە لە کوردستانن مەسیریان چی دەبێ؟ ئێمە هەمومان چاوەڕێی ئەم پەیامەین و خۆشتە نەزانن ماوەیەک لەمە پێش شاندێکی گرنگی بوو شاندی ئێمرالی لە دەم پارتیەوە هاتبوون بۆ هەرێمی کوردستانیش و هەم لە هەولێر کۆبوونیان هەبوو هەم لە سلەیمانیش کۆبوونیان هەبوو و ئێمە لەو کۆبوونوانە پشتیوانی خۆمانمان دەربڕی بۆ هەر پرۆسەیەک کە ببێتە مای کۆتایی شەڕ لە تورکیا کە ببێتە مای دروستبوونی ئاشتی لە تورکیا کە ببێتە دەستپێشخەرێک بۆ چارەسەرکردنی کێشەی بینی تورک و کورد لە تورکیا ئەمە سێ ئەولەویەتی سەرەکین کە پێم وایە هەمویان یەکەگرنەوە بۆیە جەنابی ئۆچەلان ئەگەر ئەمڕۆ ئەو بەیانێک دەرکا پێم وایە هەنگاوی یەکەمە بێ بۆ کۆتایی هێنان بە شەڕ پێش هەموو شتێک و دوای دروستکردنی ئاشتی دوای دروستکردنی ژینگەیەک بۆ پێکەوە ژیان. بەڵێ شاندی ئێمێرالی لەو هەفتانەی ڕابردوو هاتنە لای ئەوە چیان پێوتن؟ داوای پشتیوانی ئێمەیان کرد لەم پرۆسەیە داوای ڕەئی ئێمەیان کرد ئەوەڵجار لەم پرۆسەیە چکە یەکێک لە سەبەبی سەردانەکەیان وەرگرتن و کۆکردنەوەی ڕەو بۆچوونی هەموو لایەنەکان بوو لەناو تورکیا جەولەیەکی باشی نێوخۆی خۆیانیان کرد و ڕەئی هەموو لایەنەکانیان وەرگرت و پێشیان وتین کە ڕەئی زۆرینەی لایەنەکان لە تورکیا ڕەیەکی ئیجابی بووە لەگەڵ ئاشتین لەگەڵ کۆتایی هێنانن بە شەڕ و دواتر لایەن گرنگ بوو بێن بۆ هەرێمی کوردستان و ڕەئی لایەنە سەرەکیەکانی هەرێمی کوردستان وەربگرن لەسەر ئەم پرۆسەیە و ئێمەش بێگومان ئەوکو پێشتر ئاماژەم پێدا پشتیوانی خۆمانمان دەربڕی بۆ ئەو پرۆسەیە و ئامادەبوونی خۆشمانمان دەربڕی بۆ ئەوەی لە هەر کوێیەک پێویستی کرد هاوکار و پشتیوان بین لەم پرۆسەیە لە پێناوی کۆتایی شەڕ لە پێناوی دروستکردنی ئاشتی و لە پێناوی دروستکردنی ژینگەیەک بۆ پێکەوە ژیان ئێمە ئامادەین. هەر بژی کاک قوبات حەزەکەی دووسێ پرسیار وەرگرم پرسیار دەستی تۆیە فەرموو قوربان پلیز کایە فەرموون بۆ پرسیار تۆ حەزەکەی لەکوێوە مامۆستا لە دهۆکەوە فەرموو لەبەر ئەوەی سەرێکە بادینیە با ئەوەش ئەو بەڵام ڕێکە بلا بادینی بابم دەست خۆش کار خۆبات بێگومان پرسیارێت هاتینەکرێنج دەفکاک شاهۆی پتر وسا دیار بوو دە دیبلۆماسی جابدا و هەندێک شواشی دەگوتی ئەس نابێژمە دە پێت ناڵێن
هیوید کم افدو بسیار از بسیار آراسایتت کم تو جاب دی برسه دی که بچونه تبوچیه ایک اوت کرم کری امجیل گهندینی اف گهران کاری چه بوین سوریا بتایبت بلا فلسطین و او بدین رخاکی ولی ناکتن ایران بروخید بس امکانیت ایران لواز بیدن کاریگری آوی تأثیر آوی سر منطقه اد بجمی آشکرال دف جناب تجیم بسیار مفیه اف دانستاندن پارتی و یکیتی تأخیر بون آوی ضرر ناکتن بوه هنگ وکویتی یکیتی اجتماعی کردستان بوچی دولی ان هنگ بین جوارین کادو منطقه برف چه بچید سوریا برف چه بچیدن از بیشم گلکت برجواندی دانینه بسیار دوی استراتژیات مالی یه دارایی یه پارتی اوت مدیدین حتی نوکه بچه شکلی هاتی تایبت بانکینگ سیستم موضوع بانکا پارتی بخوزانیه چرک کردستان بانک درست کرد آرتی بانک درست کرد بسیارت من طبعا ندبلو ماسینه ازانم بس دایرکت از بسیارت دکم یعنی هم دو بانکا هی پارتین؟ بله نمیشه پارتی بس الویری هاتی آدم از راندن هاتی آدم از راندن سلیمانی نبسیار من ها ویژه آراسته جنابیت چیه طبعا من هیچ دکومنت نی نکوب ای پارتیه بس الهبلیر هاتی ندرس کردن سلیمانی اگر بانک دو بانک هبانه وضع توطینه وضع هجماری من که هنده هاتی را گرتن دهو ثابت یان یکی تیندک پینگاوید باشتر داویجید سورس باس هر بشی که قباد فرمود که تقبل بیرم بید سه پرسیار یکم یعنی سر سیان زورن زوره من پێم وایە ئێمە وەکو نەعامەنین سەرمانەی تراوە لە ناو لەمەکە بێت بە تەکید ئاگامان لە پانایەکە هەیە و ئەزانین کە گۆڕانکاری ڕوویدا و لەوانەیە گۆڕانکاری تریش ڕوو بدا و سەرۆک ترامپ هاتووەتە سەر حکوم و ڕۆژێکی نوێ هەیە لە ئەمریکا و لە ئەوروپاش بۆیە ئێمە ئەزانین کە ئیتر ناتوانین هەراوها پاڵ دەینەوە و بە خاوی ئەم پرۆسەیە بەڕێوەبەرین و بەتەمای خوابین ینی ئێمە چاوەڕێی پشتیوانی خواکەین بۆ ئەم پرۆسەیە بەڵام لە نەتیجە یەکێتی و پارتی ئەبێ ڕێکەوەن بەڵام پێم وایە بۆ مشی کردیتەوە بۆچی ئەم گفتوگۆیە گرنگە و بۆچی ئەم گفتوگۆیەش وەختی خایاندووە خۆ ئێمە لە کابینەی پێشووتر لەبیرتە چەند مانگی ویست تاکو حکوومەت پێک بێ چەند مانگی ویست نۆ شەش نەبوو نۆ بوو مەزانم نۆ بوو چکە تالیقەکەی منەوە بوو مناڵێک بە نۆ مانگ لە دایکە بێ و حکوومەتیش کرد بە نۆ مانگ لە دایک بوو بۆیە شەش نەبوو نۆ بوو بۆیە ئەگەر بین بەراوردێ بکەین ئێستا تۆزێ پێشترین لە کابینەکەی پێشتر جارێکی تریش هەبوو بەخوا بزانم دە مانگی ویستووە ینی ئەمە نایەتە بیرم ئاخر جار کە ئێمە توانیمان بە چەقەنەیەک حکوومەتێک پێک بهێنین چجا حکوومەتێک لە زروفێکی ئاوها نالەبار کە ئێستا ئێمە تێداین لە پێناوی دروستکردنی بەسەوە نەیعنی ئێمەش ئێمە مهملین و بێمنەتین لەم پرۆسەیە نەخێر ئەبێ هاوسەنگیەک بپارێزین لە پێناوی سورعەت و دەرەنجامێک کە تووشی مشکلەمان نەکاتەوە جارێکی تر بۆیە ئەمە پێم وایە شتێکە کە ڕەنگ بێ ئیتر هەر وەختە خایەنێ بێگومان بەس نیەتی هەردوو لە ئەوەیە بە پەلە کۆبینەوە نازانم ماوەی دوو ڕۆژ دوو کۆبنمان لە ماوەی هەفتەیەکا کرد بۆ ئەوەی پرۆسەکان بەرەو پێشەوە بین پرسیاری دووەمت چی بوو؟ سیستمی بانکی لە عێراق بەعام وێرانە و لە هەرێمی کوردستان وێرانترە بۆیە ئەمە یەکی لەو شتانەیە کە بەڕێز مەحافزی بانکی مەرکەزی لە هەرێمی کوردستان بوو باسی ئەوەمانە کرد چۆن سیستمی بانکی بە فعلی بەهێز بکرێت و کەلتوری بانکی بگەڕێتەوە بۆ ناو کۆمەڵگا خۆتان ئەزانن خەڵک متمانەی نەماوە بە بانک ئەوەی سەجنابیشت ئەو متمانەی کە ڕەنگ بێ هەبوو بێ بەو دوو بانکە ڕەنگ بە پرسیارەکەت ئەوەندە زیاتر تێکتدا بوو بێ بە پرسیارەکەت چکەنە خەڵکە ئێوێ بانکێک هەبێ مؤسسەیەکی مالی بێ پارەکەی تێخا و کەس دەستکاری ئەو پارەیە نەکا و بتوانێت دەری بێنێ لە کاتی خۆیان و بتوانێت بەکاری بێنێ بەڵام کە مەوزوعی حزب و کە سیستمی بانکی بە سیاسی کرا قوڕەچێ بەسەریا بۆیە ئێمە لەگەڵ ئەوەی نظامێکی بانکی مرتب هەبێ کە سیقە بگەڕێتەوە لە نێوان هاوڵاتی و ئەو مؤسساتانە ئەگەر بۆ ئێستا تۆ لە هەر هاوڵاتیەک بپرسی بڕۆ لە سەیمانی لە خەڵک بپرسە سیقەت بە بانکی ئەهلی هەیە ئەڵێن نیمانە
سیقەت بە بانقی عراقی هەیە ڕافدەین و ڕەشید خەڵک زیاتر سیقەی بە ئەوانە هەیە بۆ نایەتە بیریان ڕەشید و ڕافدەین چی لە پارەی خەڵک کرد لە ساڵی 92 کە سەحب بوونەوە چەند پارەی خەڵکیان سەحب کردەوە لەگەڵ خۆیان خەڵک ئەو زاکیرەی نەماوە بەڵام لەبەرەوەی کە ئەزمونێکیان هەیە کە لە 2013 تاکو ئێستا پارەی خەڵک ناو بانکەکانان نەماوە ئەو بێمتمانەیە دروست بووە لە بینی خەڵک و مؤسساتی مالی بینە سەر پرسیارێکی تر والله جا بۆی بەلانسی تابی حەزەکەم ژنەیەک سوال هەموو پیاوم کاک قوبادی حەزی لەوەیە کاچی ژنەیەک هەیە تۆ ژن نیت ئەو ڕیش دەستت بێنە خوارێ یەک دقەیەکێکم بە بادینی وەرگرتووە فەرموو برای من زۆر سوپاسەکەم ئەگەر خۆ یەک پرسیار بێ یەک پرسیاری بۆی هەم بیرمان نەچێ هەم جوابەکەشی زوو وەرگری ئیشەکە بەڵێ کاک و با چۆنیت باشیت کاکشەوە سپاس باسی ڕووداوەکەین بۆ ئەم دەرفەتە من ویستم پرسیاری ئەو لێ بکەم وەصفی عەلاقەی لە نێوانی حکوومەتی هەرێم و بەغا چۆنە لەم 2 ساڵ و نیوی ئەخیرە وایە لە دوای ئەم هەموو کێشە و مەشاکل کە توانیمان بە جوهدی هەمویان تێ پڕین بەڵام هێشتا من ئەیبینم هێشتا لە ڕووی ئیعلامی هێشتا لە ڕووی میدیا و سۆشەڵ میدیا شەڕەکە هەرماوە لە کۆبوونەوەی سیاسی لە چاوپێکەوتنی سیاسی هیچ کێشەیەک نییە بەڵام وردە هەوایە بینم کە هەڵبژاردن نزیکە بێتەوە ئایا وەکو ساڵانی ڕابردوو دووبارە ئەبێتەوە ئەمەوە ئەکات و ئەوەوە ئەکات یا ئەبێ پەیمانێک پەیمانێکی ئیعلامیەکمان هەبێت کە لە هەڵبژاردننی ئایندە ڕۆڵێکی تر ئەبینین زۆر سپاس زۆر سپاس وەڵا و پرسیارە هەر خۆی لە خۆیدا محازرەیەکێوێ بۆ ئەوەی بتوانم بە کاملی جوابی بدەمەوە بەس پرسیارێکی ئانیە پرسیارێکی بەجێیە خۆی پەیوەندی هەرێم و بەغا ئەوها دیسانەوە وا ڕەش و سپی نییە چارێ نە هەرێمە و نە بەغایە بەغا واتە عێراق بەشەکانی تری عێراق واتە تۆ حکوومەتێکت هەیە کە پێک هاتووە لە چەند جیهەتێکەوە دوای چەند مەرکەزی قواتیشت هەیە کە پێک هاتوونە لە چەند بەشێکەوە هەندێکیان بەشێکن لە حکوومەت و هەندێکیان لە دەرەوەی حکوومەتن ئەمە لە دوایینە سەر باقی مؤسساتەکانی تر لە هەرێمیش یەک هین نییە بڵێن یەک مؤسسە کە تیتر تەواو تەمسیلی هەرێمەکات و حکوومەتی هەرێمت هەیە کە پێک هاتووە لە چەند لایەنێک و دوای لایەنە سیاسیەکانیشت هەیە کە ماشەڵڵا پێک هاتوون لە چەند لایەنێکەوە و هەر یەکە بۆ چوون و ئاراستەیەکی تریان هەیە ئەمە لە چین لە وڵاتێکایە کە وەکو سویسرا نییە وڵاتێکە 50-60-70 ساڵی ڕابردووی ئارام و بێکێشە بوو بێ لە وڵاتێکایە کە لەوەتی هەیە مەشاکیل هەبووە لە بینی لایەنەکان لە ناو عێراق لەوەتی هەیە عێراق پڕ بووە لە شەڕ و لە جەنگ و لە ئینقیلاب و لە ڕوبەڕووبوونەوەی یەکتری ئێستا ئەم کەلتورە گواسراوەتەوە بۆ کەلتورێکی سیاسی شەڕەکانی کە پێشتر بە چەک و هی نەکرا ئێستا بە سیاسەتەکرێ لە پەرلەمانە ئەکرێ ئێمە لەم کابینەیە توانیومانە زۆر هەنگاو بچینە پێشەوە لە ڕووە هونەریەکانەوە لەگەڵ حکوومەتی ئیتیحادی مەوزوعی موچە و مەوزوعی قایمەی موچە و مەوزوعی بەکارهێنانی بایۆمەتری و هەندێشت زۆر باش ئیتر بە زۆر بێ بە خۆشی بێ بە دڵی ئێمە بێ یان بە دڵی ئەولا بێ یان بە فەرزی مەحکەمەی ئیتیحادی بێ یان بە هەر هۆکارێک بێ هەندێک قەتەوات ئێمە چوینەتە پێشەوە ئەمە ئینکاری ناکرێتەوە و پێم وایە پەیوەندیەکی تەندروست هەیە لە نێوان حکوومەتی ئیتیحادیەوە و حکوومەتی هەرێمی کوردستانەوە تەندروست بەڵام کێشە ماوە و کێشەش هەرەمێنێ و لە کابینەی داهاتووش کێشە ئەمێنێ و لە کابینەی داهاتووی عێراقیشا کێشە ئەمێنێ و لە کابینەکانی دوای ئەوانەش هەر کێشە ئەمێنن چونکە لە نەتیجە دوو عەقڵیەتی زۆر جیاواز هەن عەقڵیەتێک هەیە لە بەغدا کە حەزەکە پێی وایە
باوکە دەسەڵات ئەبێ لای خۆی بێ وچکن وڵاتێکی پیا و سالارە باوکە دایک نییە باوکە دەسەڵاتەکە لای خۆیەتی و ئیمتیازەکە ئەی بەخشێ بەخێر تۆ باش بوویتە ئەمە ئیمتیازەکە ئەنجا ئیمتیازەکە سیاسیە ئیمتیازەکە قانونیە ئیمتیازەکە مالیە ئیمتیازەکە سەربازیە هەر جۆرە ئیمتیازێک بێ ئێمەش توزێ هەر یاخین نامانەوێ کەس زاڵ بێ بەسەرمانە نامانەوێ کەس زوڵممان لێ بکە نامانەوێ کەس خێرمان پێوە بکە حەزەکەین خۆمان هەست دەکەین دەستور ڕێگای داوە بەشێکین لە وڵاتە سەلاحەتەکانی بۆ تەحدید کردوین ئەمانە سەلاحەتەکانی حکوومەتی ئیتیحادین حەسر کراون لەم مادەیە کە زۆر نین یەک دەسەڵاتی هاوبەشەیە کە پەیوەندی بە نەوتەوە هەیە دکتۆر ئامانش پێی بڵێ ئەگەر غەڵەتەکەم و باقی دەسەڵاتەکانیش ئایدی حکوومەتی ئایدی هەرێمی کوردستانن بەپێی دەستور کەواتە ئەو شەڕێکە هەیە شەڕی فەلسەفەی حکومڕانیە ئەمەش هەر ئەمێنێتەوە 100 ساڵی تریش هەر مشکلەمانە بێ لەگەڵ وەزارەتی دارایی چکەن وەزارەتی دارایی لە هەر وڵاتێکە عەقڵێتێکی مەرکەزی خۆی هەیە وەزیری مالیە کورد بوو هەر مشکلەمان هەبوو لەگەڵ وەزارەتی مالیە خۆ وەزیرەکە باشترین کەس بوو نزیکترین دۆستیشمان بوو بەڵام ئەمە هەر کورد بوو هەر مشکلەمان هەبوو لەگەڵ وەزارەتی دارایی خاتو تەیف هاتووە وەزیری دارەیە ڕێزمان هەیە بۆ خاتو تەیف هەمومان خۆشمانەوێ هەمومان بە قوربان و بە ساقەیە بین مەعاشەکە بنێرێ مانگانە مشکلەمان نییە لەگەڵ خاتو تەیف بەڵام ئەبێ ئەمە کەلتوری هەندێک مؤسسات وایە کەلتوری وەزارەتی سامانە سروشتیەکان وایە هی نەوت وایە مرکزیە کەلتورێکی سەری وەزارەتی ناوخۆی خۆمان مالیەی خۆمان کە ناوخۆش بەس مالیە سەیری مالیەکەی خۆمان کە زۆرینە زۆر بە مرونەتەوە مامەڵە ئەکا نەخێر حەزەکە هەموو شتێک لای خۆی بێ کەلتوری هەندێک مؤسسات وایە بۆیە ئەمە شەڕێکی بەردەوامە بەڵام چییە ئالێتی هەیە بۆ عیلاجکردنی قانون هەیە تێئەپەڕێ قانونی موازنە ئەم جارە باشتر بوو لە قانونەکەی پێشووتر سپینە ئیشەڵڵا مفاوەزات دەست پێکاتەوە بۆ موازنەی 2026 ئیشەڵڵا باشترە بێ لەوانەی ڕابردوو بەرەبەرە لە ڕێگای قانون و لە ڕێگای مؤسسات و بە مؤسساتکردنی دەوڵەت بە حکوومەتی ئیتیحادیەوە و حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە ئەتوانین ئەو کێشانەی کە کارگێڕین لە نێوانمان عیلاج بکرێن بەڵام تەنها مشکلی ئێمە بودجە نییە موچە نییە مادەی 140مان هەیە کێشەی سەربازیمان هەیە کێشەی سیاسەتی عامی اقتصادیمان هەیە کێشەی ئیسیسماریمان هەیە سیاسەتی ئیقلیمیمان هەیە سیاسەتی نێودەوڵەتیمان هەیە دیسانەوە باسی شەراکەتەکەین ئایا هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان شەریکن لە حکوومەتی ئیتیحادی یان مشارەکن ئەو پرسیارە لە ئێوە ئەەکەم من پێم وایە مشارەکە ئەەکەین شەریک نین بۆرە تۆ زێت درێژیش بوو پرسیارە بەس پرسیارێکی سێ چوار دقەمەوە پرسیار وەرگرم ئەمریکا بۆچی استکات لێ ئەەکەم بۆ ئەوەی خەڵک بێنمە ئێرە ئەگەرچی لە سیاقەکە دەرەچم مادەم باسی معاشت کرد ئەوە 28 مانگەس بێنە ئاخر ڕۆژی مانگە ئەو مانگە موچی چی لێ دێت خەڵک ئینتیزاری چی بکات پێم وایە قایمەکە نێردراوە لای بەغایە پێم وایە ئیجراعاتێک هەبوو بۆیان باس کردم لە وەزارەتی پلاندانان بۆ ئەوەی ژمارەی بڵین میلاکەکان تەسبیت بکەن لەگەڵ نظامەکەی خۆیان ئەو UPN-ەکەی خۆمان ڕقمی وەزیفی تەسبیت بکرێت لەگەڵ هی حکوومەتی ئیتیحادی و ئەو کاتە ئەبێ وەزارەتی مالیە ئیطلاقی ئەو نزیکانە ئەبێ نزیکانە بیکە زۆر باشە پرسیارێک لە ڕۆژ ئاوا ئاخر پرسیار بە کورتی تکایە فەرموو ئەو خاتونێکیش لە دەستی بەرز کردبەوە نازانم زوو دۆردا بە مەزاوای مەیە فەرموو کاک خوبات گەلێکی گەشتبینی و تا ئەمژی گەشتبین کردن بە پێشەڕۆژە حکوومەتە هەرێم نەبە شارتیە ئەو ماوەی گۆچوو جەنابێ تەژی گوت ناکۆکی هەبوون ئەو ناکۆکی ڕاستوخۆ تەئسیر لە کوردستان جیت کرد لایەنی کوردستانی جیت کرد دکارێمە دڵنیا بکە بێژێ
فایلێ کوردستانیژی فایلێکی وێ هەوبەش بێت ناو هەردوو ئالیادەت حکوومەتە هەرێمی کوردستانی داهاتوودا سوپاس. بە من ماڵێ وتیچی خۆت تێگەشت. جارێکی تر دووبارەی بکەیتەوە پرسیارەکەت. ئەزعالی شەمدینم کاک من پیر بوومە تۆ عیبت نییە من گوێم گران بووە. ئەو یەک دووەم ینی حکوومەتە هەرێم کارێت فایلێ ڕۆژئاوادا هەوبەش کوردستان تێگەیشتم تۆ ئەوجار وتت فایلی کوردستان نەتوت فایلی ڕۆژاوانە بەڵێ بەڵێ ئەمکارن پرسەکێ تەمام بکەن پێرە جوابیان بەمەوە هەبە گرێداییە تۆ ئێستا ڕۆلا یەکیتی لە ئالیە لە بهافکردنە هەردوو لاین کوردی کوردستانە سووریا پەیەدێ و ئەنە کەسێ وەڕۆلا خۆوەک یەکیتی بە پەیەدێرە لە ئیستیە بە ئەرکێ خۆ ڕابوویە گۆر دیتنامە گەرەکە هونژوولۆ بهتر دەغتێ بکەن لوانە بە ئالیێ نێزیک بوون و لە هاتنە هاتووانە تێگەیشتم. سەبارەت بە بەشی یەکەمی پرسیارەکە کە باسی سیاسەتی هاوبەش ئەکەین بێگومان پرسێکی وەکو پرسی ڕۆژاوە پرسێکی استراتیجیە بۆ ئێمە بۆیە ئەبێ سیاسەتێکی هاوبەشمان هەبێ. پرسی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتە گەورەکانی جیهان لەگەڵ ئیقلیم ئەمانە پرسی استراتیجین کەواتە کە ئێمە باسی شەراکەتەکەین ئەبێ ئەم سیاسەتانە بە هاوبەشی دابڕێژرێت تاکو بە هاوبەشی بتوانین سیاسەتێکی ڕوونمان هەبێ نەک ئەم من بە شێوەیە قسە بکەم دەربارەی وڵاتێک و زەمیلێکم هاوڕێیەکم لە ناو حکوومەت بە شێوەیەکی تر قسە بکە کە ئێمە تەحدیدمان کرد ئەمە ڕوئیای حکوومەتە ئەمە ڕوئیای هەرێمی کوردستانە بە هاوبەشی داڕێژراوە ئەو کاتە ئەو مشکلانە حەلەکرێت. سەبارەت بە دەوری یەکێتی ئێمە هەمیشە ئەزمموی کوردستان ئەزممونێکی هەمەجۆر بووە لەم 30 ساڵ و بینی ڕابردووە هەندێشتی زۆر باشمان کردووە لە هەرێمی کوردستان کە خەڵکی تر ڕەنگ بێ بتوانێت ئەزمموی لێوەرگێ بەس وەڵڵە غەڵەتی وا گەورەشمان کردووە کە هیوادارم هەر کەسێک کە سەیری هەرێمی کوردستانەکە یا هەر کەسێک ئێستا و خوشک و برایانمان لە ڕۆژاوە بەم خۆناغە تێ ئەپەڕن هیوادارم بێن باشەکانی ئەوەی کە ئێمە کردومانە هەڵی گرن وە خراپەکانی کە ئێمە کردومانە بیخەنە لایەکی ترەوە چکەرگەر بێن هەڵەکانی ئێمە و غەڵەتەکانی ئێمە دووبارە بکەنەوە ئیتر ئەمە پێم وایە نەتیجەکەی زۆر باش نابێ. ئەو خانمەی لەوەیە کاک معەد عەتەدر وەڵڵاهی بابزانم یەک سوال ماوە بۆ ئەو خانمەیە. الو شكرا. رح احكي بالعربي اذا ما في مشكله. اوكي. زوزان علوش من شمال شرق سوريا من مدينه كوباني. سيد قباد نحن كنا في دمشق وصلنا قبل امبارح من دمشق. تفضل. اوكي صراحة في تركيز كتير على دور الأحزاب الكردية في العراق في الشام وكان في وجود واضح يعني عدد من الناس اللي التقينا فيهم كان عم بيسألونا تواصلتوا مع الينكة تواصلتوا مع أربيل يعني واضح أن هناك توجه بإعطاء دور لإقليم كردستان العراق سواء في دمشق أو في شمال وشرق سوريا ومرتبط بدور إقليمي وما إلى هنالك. سؤالي هو نعم سؤالي هو تم إغلاق مكتب ينكة في دمشق وهو له دلالات فلأي مدى يخطط الينكة بأن يكون له وجود عابر للجغرافيا وللحدود في دمشق للعب دور أكثر في تقارب وجهات النظر بين شمال شرق سوريا ودمشق ونحن بحاجة إلى هذا الدور صراحة سواء دور الوساطة أو تدوير الزوايا بالمصطلحات التي نحن نحتاجها. شكرا كثير. واضح شكرا. بلى نعم أوفيس ما نبيته الذي مشقو أوفيس كمان كينوا أوفيس كمان دان نخرة هذا أبو كسوء تفاهمك أبو وإن شاء الله أو سوء تفاهم إنما أو نسينا كمان كينوا
دەوری خۆمانە گێڕین وەکو حیزب بۆ پشتیوانیکردنی پرۆسەی بنیادنانی سووریایەکی نوێ کە پێم وایە کورد ئەبێ کاریگەری خۆی هەبێ لەو سووریا تازەیە. سپاس بۆ ناوەندی توێژینەوەی ڕووداو کە جەنابی کاک قوبات و نخبەیەکی سیاسی و ئاکادمیە و دوو سێ ڕۆژە لە هەولێر کۆ کردوێتەوە کاک قوبات. دنیایەک سپاس.